بانگەوازی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی کرێکاری و حیزبی کۆمۆنیستی ئێران دژبە لە سێدارەدان. کۆماری ئیسلامی لەو پەڕی قەیران و بێتوانایی لە ئاست وەڵامدانەوە بە سەرەتاییترین پێداویستیەکانی خەڵکدا دەستگای کوشتار و سەرکوتی لە هەموو کاتێک زیاتر وەگەڕخستووە. ئامانجی دەسەڵاتدارانی حکوومەت ئەوەیە کە لە کاتێکدا خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی سەرشەقام تا ڕادەیەک دامرکاوەتەوە لە ڕێگای پەرەپێدان بەگرتن و زیندانی کردن و لە سێدارەتدانەوە خەڵک چاوترسێ بکەن و خۆیان لەو دۆخە دژوارەی کە تێکەوتون دەرباس بکەن، بەڵام تەنانەت بۆ خۆشیان بڕوایان بە ڕزگاربوونی خۆیان نییە. هیچ هۆکار و فاکتەرێک بوونی نییە تا بتوانێت بچووکترین تروسکایی ئومێد و دڵنیاییان پێ ببەخشێت سەبارەت بە سەقامگیری حکوومەتەکەیان. لەمڕۆوە دەسەڵاتێک کە لە هەر بوارێکەوە گەیشتۆتە بنباست جگە لە پەنابرنە بەر سەرکوت و جینایەتی زیاتر هیچ ڕێگەچارەیەکی دیکەی لە بەردەمدا نییە. دەسەڵاتدارانی جینایەتکار لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا زیاتر لە 700 کەسیان لە سێدارەداوە و هەر ئێستاش زۆر کەسی دیکە و لەوانە بەشێک لە ناڕازیان لە ژێر هەڕەشەی لە سێدارەداندان و ئەگەری ئەوە هەیە لە ڕۆژان و هەفتەکانی داهاتوودا حکومەکەیان بەکردەوە دەربێت. ژمارەیەک لەو کەسانەی کە لە سێدارە دراون ویان سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە بە بەشداریکردن لە ناڕەزایەتیەکان یان بە هۆکاری بیر و باوەڕی ئاینی تۆمەتبارکراون. بەڵام هەموو لە سێدارەدان و سزای ئەعدامەکان بە مەبەستی چاوترسێنکردنی خەڵکی تووڕە و وەگیان هاتوو بەڕێوە چووە. هاوتەریب لەگەڵام سیاسەتە جینایەتکارانە زۆرێک لە هەڵسوڕاوانی بزوتنەوە ناڕەزایەتیەکان لە ژنان و خوێندکاران و لاوانەوە بگرێت تا مامۆستایان، کرێکاران و هونەرمەندانی شۆڕژگەر دەست بەسەر کراون یان لەلایەن دەستگای قەزای حکوومەتەوە بانکهێش کراون و هەڕەشەیان لێکراوە کە بەشداری لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکاندا نەکەن. ئێمە دەتوانین و ئەرکی سەرشانمانە کە ڕێگری لە کردداری لە سێدارەدان بکەین. پێویستە هەموو هێزی خۆمان بخەینە گەڕ لە دەرەوە و ناوەوەی وڵاتە چالاکانە ئاکسیۆن و کۆڕ و کۆبوونەوەی ناڕەزایەتی کاریگەر بەڕێوە ببین و هەزینەی هەر کردەیەکی لە سێدارەدان بۆ دەسەڵاتداران بە ڕادەیەک ببینە سەرەوە کە ماشینی ئەعدامی جەنایەتکاری دەسەڵاتدار لە کار بخەین. زۆربەی هەرە زۆری کۆمەڵگان نەفرەتیان لە حکوومەتە و ئامادەی ئەوەیان هەیە کە حرەکەتێکی بەرینی ناڕەزایەتی لە دژی حکوومەت و ئیعدام و سیاسەتە سەرکوتگەرەکانی شکەڵ پێبدەن. ئێمە بە توندی کۆماری ئیسلامی و ئیعدام و دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی ناڕازی ئیدانە دەکەین و داوا لە سەرجەم هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەڵسوڕاوانی سیاسی لە ناوخۆ و دەرەوەی وڵات، سەرجەم ڕێکخرا و دامەزراوەکانی دژ بە ئیعدام، ڕێکخراوە کرێکاریەکان، ڕێکخراوەکان و هەڵسوڕاوانی ژنان و خوێندکاران و هەروەها بەرگریکارانی مافی جەماوەر دەکەین کە بە شێوەیەکی لێبڕاوانە و شێلگیرانە پێناو کۆتایی هێنان بە سەرکوت و لە سێدارەداندا تێبکۆشن و بە کۆبوونەوە لە بەردەم زیندانەکان دەربڕینی هاوسۆزی و هاودەنگی لەگەڵ بنەماڵەی ئەو کەسانەی کە مەترسی لە سێدارەدانیان لەسەرە و هەروەها بەنووسینی تۆمار و ڕاگەاندنی یەکگرتوانە لە ناوەوە و کۆڕ و کۆبوونەوەی ناڕەزایەتی لە دەرەوەی وڵات بزوتنەوەیەکی بەهێز ڕێک بخەین و نیشانی بدەین کە توانایی ئەوەمان هەیە تاوانکاران ناچار بە پاشەکشە بکەین. هەر ئاستێک لە بەرەو پێشچوونی ئێمە لەم بوارەدا دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت لەسەر بەردەوامبوون و بەهێزکردنی شۆڕشی ژن-ژیان ئازادی. ئیعدام ئەم تاوانە ئاشکرا حکوومەتیە دەبێت ڕابگیرێت. هەموو سزاکانی لە سێدارەدان دەبێ بەبێ شەرت و مەرج هەڵبوەشێنرێتەوە. پێویستە سەرجەم زیندانیانی سیاسی و عەقیدەتی دەست بەجێ ئازاد بکرێن و دەست بە سەرکردنەکان کۆتایی پێبێت. حیزبی کۆمۆنیستی ئێران، حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران، 11 بەفرانباری 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 1 ژانوێی 2024 زاین.